بژانەوەیەکی بەرچاو بە پرۆژەکانی وەبەرهێنانەوە دیارە. ئاڕاستەی وەبەرهێنان بەرەو پیشەسازیی هەمەجۆر و زیادکردنی سەرچاوەکانی داهات هەنگاو دەنێت. لە ماوەی ساڵی 2022 89 پرۆژە مۆڵەتی وەبەرهێنانی پێدراوە و سەرمایەکەشیان گەیشتۆتە سەرووی 2 ملیار و 135 ملیۆن دلار. لە کابینەی نوێمیش وەبەرهێنانێک بە سەرمایی 12 ملیار و 774 ملیۆن دلار سەرجەم سێکتەرەکانی بژاندۆتەوە. کەرتی کشتوکاڵ ئامانجە سەرەکیەکەی حکوومەتە. لە ڕێگەی وەبەرهێنانەوە هەوڵی فراوانکردنی دەدرێت. پرۆژەی بە بازاڕکردنی گەنم گەورەترین پرۆژەی وەبەرهێنانە لە کەرتی کشتوکاڵ. ئەم پرۆژەیە کۆتایی بە کێشەی سەغدەبوونەوەی گەنمی جوتیاران هێنا. ساڵی 2022 گەنمی جوتیارانی وەرگرت و بەرهەمەکانیشی خستە بازاڕەوە. ساڵی 2022 مۆڵەتی وەبەرهێنان دراوەتە 5 پرۆژەی کشتوکاڵی و کۆی سەرمایەکانیش گەیشتۆتە زیاتر لە 96 ملیۆن دلار. لە کابینەی نۆیەم مۆڵەتی وەبەرهێنان دراوەتە 10 پرۆژەی گەورەی کشتوکاڵی، کۆی سەرمایەکانیش زیاترە لە 370 ملیۆن دلار. با هەوڵی دەستەی وەبەرهێنان و بە هەماهەنگی وەزارەتی کشتوکاڵ، کەرتی کشتوکاڵ لە کابینەی نۆیەم لە 1.8 بۆ 1.2 بەرزکراوەتەوە. بە درێژایی 16 ساڵی ڕابردووش 39 مۆڵەتی وەبەرهێنان دراوەتە کەرتی کشتوکاڵ و کۆی سەرمایەکەش گەیشتۆتە سەرووی ملیارێک دلار. پیشەسازی بڕبڕی پشتی ئابووریە و هەموو هەوڵێکی حکوومەتیش فراوانکردن و پێشخستنی بووە. یەکێک لە ئامانجەکانیش ڕەخساندنی هەلیکار و وژانەوەی بازاڕە. دەستەی وەبەرهێنان بۆ سێەم ساڵە کەرتی پیشەسازی کردوتە ئامانجی کارەکانی و بەراورد با سێکتەرەکانی دیکە زۆرترین مۆڵەتی داوە. پرۆژەکانی وەبەرهێنان گروتینێکی زۆریان پێوە دیارە. بە درێژایی 16 ساڵی ڕابردوو سێکتەری پیشەسازی پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینیوە. لەو ماوەیەدا 278 مۆڵەت دراوەتە کەرتی پیشەسازی کە کۆی سەرمایەکانیان دەگاتە سەرووی 22 ملیار و 900 ملیۆن دلار. لە کابینەی نۆیەمدا سێکتەری پیشەسازی گرنگی زۆری پێدرا. لەو ماوەیەدا 68 مۆڵەت درایە کەرتی پیشەسازی کە سەرمایەکانیان دەگاتە سەرووی ملیارێک و 900 ملیۆن دلار. ئەم سێکتەرە وای کردووە کە هەزاران هەلیکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بڕەخسێنێت. بەڵام لە 2022 مۆڵەتێکی ئەجگار زۆر دراوەتە کەرتی پیشەسازی کە دەکرێت بڵێن بەراورد بە هەموو سێکتەرەکانی دیکە سێکتەری پیشەسازی پێشەنگە. بە درێژایی ساڵی 2022 24 مۆڵەتی پیشەسازی دراوە و سەرمایەکان گەیشتۆتە سەرووی 566 ملیۆن دلار. ئامانجی کابینەی نۆیەمەوەیە کە سێکتەری پیشەسازی لە هەموو بوارەکاندا پێش بخات، بە تایبەتی لە سێکتەری پیشەسازی خۆراکی، پیشەسازی بیناسازی و بەرهەمهێنانی کاڵای جۆراوجۆر. دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە گەورەترین کارگەوە زۆرترین پلانی ساڵ دەخاتە ڕوو دەڵێت کاری لە پێشینەی کابینەی نۆیەم گرنگیدانە بە پیشەسازی. دکتۆر لەبارەی کەرتی پیشەسازی دیارە هەنگاوی باشتان ناوە بۆ پێدانی مۆڵەت بە کەرتی پیشەسازی. لە 2022 کەرتی پیشەسازی چۆن پێشخرا؟ طبعاً ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان لە هەموو هەرێمی کوردستان لە 2022-24 مۆڵەتی کارگەی گەورە بە سەرمایەی 556 ملیۆن دلار و زیاتر مۆڵەتی پیشەسازی دراوە. طبعاً
برنامه حکوومەتی هەرێمی کوردستانەکە گرنگی بە کەرتی پیشەسازی بدا و هەوڵش دەدەین لە داهاتوودا لەگەڵ دروستبوونی ناوچەی پیشەسازی ئەم بوارە زیاتر پەرەی پێ بدرێتن لەبەرەوەی کەرتی پیشەسازی هەم دەرفەتی کاری زیاتری دەرەخسەنیتن هەم دەرفەتی ئیشکردنی بۆ خەڵک لە دەرەوەی کارگەکان زیاتر دەرەخسەنیتن هەمیش کەرەستەی پێویست لە ناو خۆی هەرێمی کوردستاندا لە ڕێگەی کارگەکانەوە داوین دەکرێتن ئەو سەرمایە زۆرەی کە پێشتر دەچوە دەرەوەی هەرێمی کوردستان ئێستا هەمووی لە ناو هەرێمی کوردستاندا ئینتاژ دەکرێتن. دکتۆر دوای پێدانی مۆڵەت بە کارگەکان کە کارگەکە تاوا دەبێت چێشی بە بازارکردنی هەیە ئەمەش بەربەستێکی گەورەیە لە بەردەم بۆ بەرهێنەر و بەرەمە خۆماڵەکان لە کوردستان یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆیی جێبەجێ دەکرێتن ئەوەی لە عێراق هەیە و لە هەرێمی کوردستان هەیە طبعاً مەطلبی سەرەکی ئێمە لە دەستەوە بەرهێنان لە خاوەن کارگەکان ئەوەیە کە بەرهەمیان پارێزرا بیتن بۆ ئەی بتوانن لە بازارەکاندا ساخی بکەنەوە. طبعا هەنگاوی باش نراو بۆ ئەم بابەتە ئینشاءالله بڕیاری پێویستیش لە ئەنجومەنی وەزیران دەردەچێتن بە ئاراستەی پاراستنی بەرهەمی ناوخۆیی هەموو ئەو بەرهەمانێک کە لە هەرێمی کوردستاندا هەن کە ئەوڕۆ کارگەی بۆ دامەزراوە پێویستە پاراستنیان بۆ بکرێتن ئەگەر نە منافسەی سیناعاتی گەورەی وڵاتانی دەوروبەری پێ ناکرێ و سیناعاتەکانی هەرێمی کوردستان دەبی دابخرێن. کەوایە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی پاراستنی بەرهەمی ناوخۆیی جێبەجێ بکاتن و بە شێوەیە کە بتوانین کارگەکان لەسەر پێخۆیان بوەستن و بەردەوام بن و خزمەت بە هەم بە بواری ئابووری هەم بە هەوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. دەمەوێت زیاتر باسی پیشەسازی بکەن دیارە یەکێکە لەو بابەتانەی کە زۆرترین هەلی کاریشی لە دەڕەخسێ. ئێوە وەکو دەستێوە بەرهێنان ئامانجتان چی بووە بۆی زۆرترین هەلیکار لە سێکتەری پیشەسازی بۆ گەنجان بڕەخسێن؟ طبعاً سێکتەری پیشەسازی یەکێکە لەو سێکتەرانەی کە زۆرترین بە تایبەتی سیناعاتی قورس و گەورە کە زۆرترین هەڵی کار دەرەخسێتن کە کارگێکی گەورە کە دروست دەبێت لە هەرێمی کوردستانەوەی کە ئێمە ئێستا لین لە نزیکەی 1000 کەس تێدا ئیش دەکەن بە شێوەیەکی مباشر خۆشبەختانە 1992 لە کرێکارەکان و لە ئەوانەی دەستی کاری ئێرە لە خەڵکی هەرێمی کوردستان بزەبت ئەو متوافقە لەگەڵ بڕیاری جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ بڕیاری ئەنجومەنی وەزیران و زیاتریشە چونکە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بڕیاری جەنابی سەرۆک وەزیران پێویستە لە 75% بەرەو کەمتر نەبێ ئێستا زۆر زیاترە و ئینشاءالله هەوڵمان ئەوەیە کە بتوانین لەمە دووە کارگەکانمان بە توانای ناوخۆیی ئیدارە بکرێن و بە توانای ناوخۆیی کار بکەن بۆ ئەی بتوانین هەڵی کاری زیاتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڕەخسێنین. دروستبوونی کارگەی گەورە لە هەرێمی کوردستان دەرفەتی ڕاستەوخۆ لە کارگەکان دروست دەکا دەرفەتی ئیشی نەڕاستەوخۆش لە هەموو شارەکان و لە بازارەکان دروست دەکاتن و خەڵکێکی زۆر سۆدی لێ دەبێت. دکتۆر لە کارگە پیشەسازیەکان کەلوپەلی بیناسازی قۆناغێکی باشی بڕیەوە ینی پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە بە زیادەوەش. ئێمە لە چ سێکتەرێکی دیکەی پیشەسازی وەکو بەرهەمی خۆراکی کەم و کوڕیمان هەیە و ئێوە پلانتان دانابێ بۆی ئیش لەسەر؟ ئێمە طبعاً لە بابەتی خۆراک هەنگاوی باش نراوە پرۆژەکانی بە بازارکردنی گەنم ئەوڕۆ لە هەرێمی کوردستان بەرهەمێکی چاکیان هەیە و توانای دابینکردنی بەشی ناوخۆ زیاتر لە بەشی ناوخۆش هەیە و دەتکرێت بوو ناو پارچەکانتر عێراقیش بەرهەمەکانیان بنێردرێتن. طبعاً هەنگاوەکان بەردەوامن ئەو پرۆژە بە بازارکردنی گەنم لە سلێمانی و لە دهۆکیش جێبەجێ دەکرێت لە سلێمانی ئینتاجیشیان هەیە لە هەولێر ئینتاجیان هەیە و ئینشاءالله بۆ هەموو ئەو کەرستە و کاڵانەی کە لە ناو ڕەفی مارکێتەکان و سوپەرمارکێتەکان دەفرۆشرێتن پێویستە لە داهاتوودا بە پێ ڕێنمایی ڕاستەوخۆی جەنابی سەرۆک وەزیران بەلانی کەم زۆربەی ئەگەر هەمووشینە زۆربەی لە دروستکراوی هەرێمی کوردستان بۆیە ئاراستەکان بەرەو ئەوەیە ئینشاءالله بتوانین هەرچی لە کوردستان بەرهەم خەڵک بەکاری بهێنێتر لە کوردستان بەرهەمی بهێنین وەسوود لە توانە ناوخۆیەکان وەربگرین چونکە بەڕاستی ئێمە مادی خەمێک جارز و لە کوردستان لە بواری کشتتوکاڵی هەیە دەکرێت تەسنیعیان بکەین دەکرێت پەرە بە کارتی کشتتوکاڵ بدرێتن لەگەڵ ئەویشدا پەرە بە کارتی کشتتوکاڵی خۆراکیش بدرێتن کە دەکرێت دەرفەتێک جار زۆری ئیشکردن. لە ماوەی ساڵی 2022 کۆمەڵێک بابەتی گەرم و ڕژێنراویش ناوچەی پیشەسازی بوو چەندیان لە سەدا چەند جێبەجێکران چی بەسەرهاتە و پرۆژەیە لە کوردستان ئەوەی کە بەرنامەی بۆ دانراوە 16 ناوچەی پیشەسازی لە کوردستان لە داهاتوو دروست دەکرێت لە قۆناغی دروستکردنە و بەرنامە هەیە کە دروست بکرێتن. طبعاً ئێمە لە زاخۆ دەستمان بە خۆشبەختانە ئیدارەی زاخ و زۆر زەویەکەی دابین کرد و زۆر بتوانرێەوە بەرهێنەر متاوەڕ بێت ئیشی لەسەر بکاتن ئینشاءالله مودەیەکی زۆر نزیکی داهاتوو ناوچەیەکی پیشەسازی مدرێن لە زاخ و دروست دەکرێتن لە دهۆک ناوچەیەکی پیشەسازی خۆراک دەست پێکراوە نزیکەی 15%
بابڵن لە خەدەماتەکانی بۆ دروست بووە لە هەولێر بە هەمان شێوە بەرنامەی سێ ناوچەی پیشەسازی نوێ جگە لەو ناوچەی تیمار هەیە کە دروست بکرێتن لە سۆران بە هەمان شێوە لە سلێمانی چەند ناوچەیەک دەستیشان کراوە ناوچەی پیشەسازی عربەت دەستی بە کارەکانی کردوتەوە بەرهێنەر تاکو بتوانین چەندین زیاتر شوێنی کارگە دروست بکرێتن لە هەڵابجە زەویمان وەرگرتووە خەریکی ئیشکردنین لە ڕاپەڕین زەویمان وەرگرتووە نەگەشتونەتە قۆناغی ئیشکردن لە گەرمیانیش زەوی حاضر بە دوو ناوچەی پیشەسازی ئەمانە هەموو ئینشاءالله لە 2023 ئێمە دەتوانین شەوتێکی یەکجار زۆر لە دروستکردی ناوچەی پیشەسازی لە هەرێمی کوردستان بە مواصفاتێکی باش ئەوەی کە لە وڵاتانی دەوروبەری ئێمە هەیە بکەویتە خزمەتی پیشەسازی هەموو جۆر لە هەرێمی کوردستان. ناوچەی تیمار زۆرترین کارگەلەیە و ناوچەی پیشەسازی گرنگە بەڵێ خەدەمات و خزمەتگوزاری نییە ئەنی هەوڵەکانتان گەیشت بەچێ. ئێمە تاوان لەژنەیەکی هاوبەشمان لەگەڵ وەزارەتی پیشەسازی لەگەڵ پارێزگای هەولێر لەگەڵ وەزارەتی شارەوانی و لەگەڵ بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران بۆ ناوچەی تیمار هەیە دوایین جار بڕیار درراوە کە تەندەر بکرێتن بۆ خەدەماتەکانی ناوچەکە ئەوەی کە معرقلە بۆ ئێمە ئەو پیشەسازی ئەو معاملانەی کە پێشتر لێرە بووینە زەویەکان پێشتر دابەش کراوە لەژنەیەکی تایبەت دانراوە هەر کەسی دەست بە پرۆژەکەی نەکردووە بۆ ئەوەی تەنزیم بکرێتەوە بتوانین لەمە دووە تەنزیمێکی باشتر بکرێتن پێداچوونەوە دەکرێتن بە ناوچەکە ئەوجە دەدرێتە متەوەرێک تاکو و خەدەماتی بۆ دروست بکرێ ئینشاءالله لە سنووری 2023 ئەم ناوچەیەش خەدەماتی بۆ دروست بکرێتن لە ڕێگەی وەبەرهێنەر و لە ڕێگەی وەبەرهێنانەوە. وەبەرهێنان لە سێکتەری نیشتەجێبوون بە درێژایی 16 ساڵی ڕابردوو قۆناغێکی باشی بڕیوە. هەروەها بازاڕی کەرستەکانی بیناسازی بژاندۆتەوە و هەلیکاری بۆ دەیان هەزار کەس ڕەخساندووە. باڵەخانەکان سیمایەکی جوانتریان بە شاربەخشیوە و بازاڕێکی 100 ملیار دۆلاریش خوڵقاوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمساڵ بڕیارێکی گرنگیدا کە لە ڕێگەی وەبەرهێنانەوە 20,000 نیشتەجێبوون لە سەرتاسەری هەرێمی کوردستان دروست بکرێن بەڵام لە بەرامبەردا 120,000 فۆرم پڕکراوەتەوە. لە زۆربەی زۆری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان زەوی دابین کراوە و لە زاخۆش بەردی بناغەی دانراوە. بە درێژایی 2006 تاوەکو 2022 194 مۆڵەتی وەبەرهێنان دراوەتە کەرتی نیشتەجێبوون کە سەرمایەکانیان دەگاتە سەروی 18 ملیار و 375 ملیۆن دۆلار و لە ساڵی 2022 6 مۆڵەت دراوەتە کەرتی نیشتەجێبوون بە سەرمایەی 922 ملیۆن دۆلار. سێکتەری نیشتەجێبوون سێکتەرێکی فراوانە هەلیکاری بۆ هەزاران گەنج ڕەخساندووە لە کاتێکدا بازاڕێکی باشی بۆ کەرستەکانی بیناسازی کارگەکان ڕەخساندووە. پرۆژەکانی وەبەرهێنان دەیان هەزار هەلیکاری بۆ دەستی کاری ناوخۆش ڕەخساندووە. حکوومەتیش خاوەن پرۆژەکانی پابند کردووە کە زیاتر لە 175 کرێکارانی ناوخۆ دەبێت کاریان پێ بدرێت. دەستپێکردنەوەی پرۆژەکان هەلیکاری زۆر باش بۆ ئەندازیاران ڕێک دەخات لە هەموو بوارە جیاجیەکانی ئەندازیاری لە بواری مەدەنی کارەبانیکانی هەموو بوارەکانی ئەندازیاری بۆی هیوادارین ئەو پرۆژانە بەردەوام بێت بۆی هەلیکاری زیاتر بۆ ئێمەی گەنجان ڕێک بخات و هەروەها دەرفەتی کارکردنیشمان زیاتر دەبێت لەگەڵ ئەندازیارانی بیانی. زۆر خۆشحاڵم کە لە کۆمپانیایەکی خۆماڵی شێ دەکەم زۆر خۆشحاڵم کە کۆمپانیایەکی بەو شێوەی بەو ستانداردات و بەو کوالێتی بازە کە لە هەرێمی کوردستان هەیە خۆم بە خۆشحاڵ دەزانم سپاس بۆخوا دەرفەتێکی بۆ زۆری چینی گەنجان ڕەخساندووە هیوادارم کاری زیاتر لەسەر بگرێت کۆمپانیای خۆماڵی زیاتر بەرەو پێشتر بڕاتن. دکتۆر ئێرە گەورەترین پرۆژەی وەبەرهێنانە پرۆژەی وا گەورە هەزاران هەلیکاری ڕەخساندیە تا چەند گرنگی بە پرۆژەی گەورە دەن. طبعاً بۆ نسبەت وەبەرهێنان چونکە ئەسڵان یاسا بەرهێنان ڕێگەیدا کە پرۆژەی گەورە لە هەرێمی کوردستان پێی دروست بکرێتن بە نسبەت ئێمەوەش وەکو دەستەوە بەرێن وەکو فەرمانگەکانی خۆمان چەندی پرۆژە سەرمایی زیاتر بی دەستی کاری زیاتری دروست دەکا و کاریگەری زیاتر دەبی لەسەر ئابووری بێگومان یعنی کە دەیبینیم لە پرۆژەیەک بە هەزاران هەلی کاری ڕەخساندووە لە ئیشکردن
لە دروستکردنی کەرستە لە دروستکردنی بەرهەمی ناخۆ ئەمانە هەموو کاریگەریەک جار زۆر گەورە لەسەر ئابووری لە هەرێمی کوردستان دروست دەکەنەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەیەوە بەرهێنانەوە هەوڵ دەدا بۆ ئەوە کە بتوانیتن همه جوری دهات دروست بکه خلق ببت خوانی ایش بازار به ایش بکوی کارگه به ایش بکون طبعا لرگه پروژه گوره و آمد دروست دارید ڕێژەی کلێکاری خۆماڵی لە پرۆژەکان دەبێت چەند بێت نابێ لە 75% کەمتر بێ بەڵام چەند پرۆژەیەک ئێمە کە سەردانمان کردوون و داتاکانمان بینیوە لە نۆهات لە 92 لە 95 کەمتر نەبووە کە ئەمە جێی خۆشحاڵی ئێمەیە. بەڵێ دکتۆر بابەتێکی دیکە هەویش پرۆژە وەستاوەکان ئەو پرۆژانێک کە کێشیان لەسەر بۆ چیتان کرد ئەم ساڵ کام پرۆژە دەستی بەکار کردەوە طبعا ئێمە پرۆژەی وەستا و پێش دەستپێکردنی یعنی پێش کابینە 11 پرۆژە بوون ئێستا سێ ینی سێ پرۆژەی گەورە ماونەتەوە بێ ئیشکردن ئێستا فلوریا ستی لە هەولێر مینا ستی لە سلێمانی ئارام ستی لە دهۆک هێژا ستی لە دهۆک وەرین ستی لە هەولێر چاودێر ستی مەجموعەیە ستیە کە ئەوانەی پێشتر وەستا بوون و لە کارکردن وەستا بوون ئێستا الحەمدولله لە ئیشکردن ڕەنگە تاکەوتاک مەشاکلیان ما بێ خەڵکە کێشە نەگەشتە حەقی خۆی بەڵام وەبەرهێنەری نوێ لە سەریتی ئیش دەکا و هەوڵش دەدەن پرۆژەی کەماویشە بوو ساڵی داهاتوو ئەوانیش بکەونەوە سەر ئیشکردن چکە بەڕاستی خەڵکێکی زۆر تێدا زەرمەند بۆ ئەو پرۆژانەی کە وەستا بوون و حکوومەتی یارمەتی دەربووە بوو چارە سەرکردنی کێشەکانی ئەم پرۆژانەوە ئینشاڵڵا ئێمە بەرداوامیش دەبین لە داعمکردنی ئەو پرۆژانەی کە وەستاون بۆ ئەوەی جارێکی تر بکەونەوە سەر ئیشی خۆیان. دکتۆر وەبەرهێنان لەم ساڵ 2022 چۆن بوو لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ طبعا وەبەرهێنان ئەم ساڵی 2022 ساڵێکی باش بووە بۆ وەبەرهێنان بە بەراورد لەگەڵ ساڵەکانی تری کابینەی نوێم ئێمە ئەو ساڵە 89 وڵاتی وەبەرهێنانمانداوە کە فەرقی زۆرە لەگەڵ 2021 و 2020 حتا 2019 لە ڕووی سەرمایەشەوە ئێمە 2 ملیار و 135 ملیۆن دلاری ئەمریکیمان سەرمایە گوزاری پێ کردو لە ڕێگەی ئەو 89 پرۆژەیە ئەمەش ڕێژەیەکی باشە بە پێی ئەو ساڵێکی ئێمە تێدان 401 پرۆژەش پەسەند کراوە لە قۆناغی ڕایکردندان لە قۆناغی مامەڵەکردندان ئەمانەش وەکو نزبەیەکی باشەوە هەوڵ دەدەین بۆ ساڵانی داهاتوو لە ڕێگەی وەبەرهێنانەوە پرۆژەی زیاتر لەبەرەوەی نەخشەوە بەرهێنان دروست دەکرێت ناوچە پیشەسازیەکان دروست دەکرێن ئاسانکاری زیاتر بۆ بەرهێنەران دروست دەکەین لە هەموو مستەواتەکەەوە ئێمە دەتوانین زۆر باشتر تعامل لەگەڵ پرۆژە بکەین کە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە دروست دەکرێت و کاریگەریەکانیش زیاتر بن. باشە دکتۆر وەزارەتەکانی دیکە هاوکارن بۆی مامەڵەکانتان ڕای بکەن زەویتان بۆ دابین بکەن پرۆژێکی کشت و کاڵیە خۆت پیشەسازیە ئەمە هەنگن؟ طبعا ئەمە لە وەزارەتێک بۆ وەزارەتێکی ترجیاوازە وەزارەتەکان هەمە هەنگن لەگەڵ ئێمە بەڵام ئەوانیش خودی وەزارەتەکان مشکلەی زەویزاریان هەیە مشکلەی سەرەکی لەوە بەرهێنان ئەمڕۆ ئێمە لە دەستەوە بەرهێنان و لە فەرمانگەکانمان یان ئەوەتانەبوونی زەویە یانی زەویەکان کێشەی لەسرە بە پێی ڕێنمایەکان و بە پێی یاساوە بەرهێنانیش هەر زەویەک تەرخان بکرێ بۆ من بۆ پرۆژە پێویستە کێشەی تێدا نەبێت بۆیە ئێمە کەمتر دەتوانین مامەڵە لەگەڵ مۆڵەتەکان بدەین ئەگەر ئەم کێشانە چارەسەرکردن زەوی حاضر تەسلیم بە دەستەوە بەرهێنان و بە فەرمانگەکانمان کرا بە دڵنیایی ئێمە دەتوانین زۆر باشتر کار بکەین طبعا ئێمە تعامل لەگەڵ 24 فەرمانگە وەزارەت دەکەین لە پێدانی مۆڵەتێکیەوە بەرهێنان ئەمە شوای کردووە کە ڕوتینێکی زۆر لە کاتی پێدانی مۆڵەت دروست ببێتن نەخشەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دروست ببێ ئەمەوا دەکا کە لە داهاتوو ئەم ڕوتینە کەمتر ببێتەوە مدەی پێدانی مۆڵەتی وەبەرهێنان کەمتر بێت. باشە دکتۆر لەبارەی ڕاکێشانی سەرمایە بیانی ئەمساڵ چیتان کرد بۆ وەبەرهێنەرێکی بیانی بێت پرۆژەیەکی گەورە بکات تا چەند دوو پرۆژەی وەبەرهێنانی بیانیمان لە 2022 بووینە پرۆژەیەکی گەورەی کشت و کاڵیمان لە زاخۆ دراوەتەوە بەرهێنەرێکی بیانی کە بتوانیتن لە قۆناغی چاندن بۆ سفرە لە کەرتی کشت و کاڵ و بۆ تەزدیریش منتەجات دروست بکاتن طبعا ئەمە وەکو دەڵێن ئەوەیە با بڵێن پرۆژەیەکی نوێیە هەنگاوەکی نوێیە لە هەرێمی کوردستان لەگەڵ وەبەرهێنەرانی بیانی ئەمە ئێستا یەکەی ڕاکێشانی وەبەرهێنانی بیانیشمان لە دەستەوە بەرهێنان دروست کردووە مەجموعە کادرێکی چالاک و ئەکتیڤ تێدا کار دەکەن ئێمە براندی کوردستانیش ئێستا ئەعلان کراوە کە بە ناوی ئینڤست کوردستانە لۆگۆی تایبەت شعاری تایبەت بە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان شوێنی دەرفەتانە باس نەکراوەکانە کە دەبێتە شعارێکی ئینشاڵڵا عالەمی ئێمەوە خەریکین وبسایتێکی تایبەت بە ئینڤست کوردستان دروست دەکەین و
ئەو یەکەیە پەیوەندی لەگەڵ هەرچی ئەوە بەرهێنەری بە توانای دنیا هەیە دروست دەکاتن لە ڕێگای منەزەماتی بیانی لە ڕێگای بنووکی نێودوڵەتی علاقا دروست دەکرێتن بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە بەشێک لە نەخشەی عالەمی و بەرهێنان و بتوانین و بەرهێنەری گەورە لە هەرێمی کوردستان بەفعلی و کاریگەری بێن لە هەرێمی کوردستان ئیش بکەن. بەڵێ دکتۆر لەبارەی 20,000 یەکەی نیشتە جێبوونەکە چیتان کردەوە لە هەولێر کەی دەست بەکار بێت چکە هەولێر بەڕێژی 150 کۆی هەمووی پێکەناوە هەتا ئێستا زەوی بۆ دابین نەکراوە. زەوی لە هەولێر تەواو بووە بۆی دابین کراوە تەسلیمی وەبەرهێنانی هەولێر کراوە ئێمەش تەسلیمی وەبەرهێنەرمان کردووە یعنی لە وەبەرهێنانی هەولێرەوە تەسلیم کراوە دوای سەری ساڵ ئینشاءالله مباشر دەست بە کاروباری بیناسازی دەکرێتن لە دوو موقعی سەرەکی لە موقعێکش لە عینکاوە ئینشاءالله دەست بە دروستکردنی یەکەکانی کرێنشین و کەم دەرامەتان دەکرێت لە هەولێر. 120,000 فۆرم پڕکراوەتەوە بەرامبەر 20,000 یەکە ئەوە چۆن باڵانس دەکەن؟ زۆرترینی لە هەولێرە 50,000 کەس تەقدیمی کردووە لێجانی تایبەتمەند لە هەولێر دروست بووە بۆ ئەم بابەتە ئینشاءالله بتوانین لە قۆناغی یەکەم باشترین مستحقترین خەڵک لیست بکرێتن لە سەرەتادا یعنی مستحقترین خەڵک وەرگرن دوای ئەوانی تریش دەبتە لیستێک ئەوانی تر لە دوای ئەوان وەردەگرن. پلانتان بۆ 2023 گرنجیدانە بە چ سێکتەرێک؟ ئێمە طبعاً لە ڕێبەری وەبەرهێنانی 2023 سەروی 1300 کەسێک لە دەرفەتی وەبەرهێنان عرض کراوە لە وەبەرهێنانی ساوژی 330 پرۆژەی عرض کراوە کە دەخرێتە بازاری وەبەرهێنانەوە و تەرکیزی ئەساسیشمان لەسەر پیشەسازی و کشتتوکاڵ و گەشت و گوزار دەبێ زائدەن هەندێک ئەولیاتی فەرعیتریش یعنی دواتر هەیە بە تایبەتی لە کەرتی تەندروستیە پەروەردەیە هەندێک کەرتی تریش هەنەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت گەشەی پێ بدە بەڵام ئەولەویەت زیاتر بۆ کەرتی پیشەسازی و کشتتوکاڵ و گەشتیاریە لە سەروی هەمووشانەوە کەرتی پیشەسازی کشتتوکاڵ بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگن هەر بۆیەش ئێمە هەشت ناوچەی پیشەسازی زەویمان وەرگرتووە فەرمانگەی شار ناوچە پیشەسازەکان لە ناو دەستەوە بەرهێنان حاضری دەکەن بۆ لە ساڵی 2023 دەست بە دروستکردنی ئەم ناوچانە بکرێتن لە هەرێمی کوردستان. پێویستە حکوومەت ڕۆتین کم کاتەوە کە کمی کردیتەوە ئێستا دەستەی وەبەرهێنان ڕۆتین یەکجار زۆر کم بوویتەوە بەڵام وەبەرهێن پێویستی بە زیاترە پێویستی بە پاڵپشتی حکوومەت زیاترە بۆەوەی هەلی کار زیاد بکە لە هەرێمی کوردستان. هەلی کار تەنها بە حکوومەت ناکرێت تەنها وەبەرهێن ناکرێت حکوومەت و وەبەرهێن و کردی تایبەت پێکەوە دەبی هەلی کار دروست بکەن لە هەرێمی کوردستان. پێویستە وەبەرهێن هەلی کار لە پرۆژەکانی خۆی زیاد بکە بۆەوەی گەنجەکانی خۆمان لەسەر هەلی کاری ناو خۆمان زیاد بکە بۆەوەی داهاتی ناو خۆمان زیاد بین. ئێمە ئەمڕۆ لە بۆ یەک تەن شیشی کۆنکریت تێچووەکەی نزیکەی 630 دۆلارە بەڵام ئەگەر سیر بکەین لە وڵاتانی دەوروبەر شیش دەنێرن لە ناو شارەکانی هەرێمی کوردستان دەفرۆشێتن بە 530 دلار 540 دلار کە نزیکەی 100 دلار لەژێر کولفەی ئەو کارگانە دەفرۆشن. بۆیە بەشێک لە کارگەکان وەستاون لە بەرامهێنان جێی دەستخۆشیە. لە چەند ڕۆژێ ڕابردوو سەرۆکی دیوان بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان بەڕێز وەزیری بازرگانی پیشەسازی چەندین کۆبوونەوەیان ئەنجامدا بەڵێنیان پێداین کە لە ماوەیەکی نزیک کار بە یاسای پاراستنی بەرهەمی ناوەخۆ بکەن و ئەم ساڵ زۆر باش بوو. حکومەت هەرێما کوردستانی زۆر پشتگیری بەرهێنانی کردیە بەڕاستی دەستە بەرهێنان زۆر پشتگیری تەساهالاتی زۆر بۆ خەڵک کرا. ئێستا حالیان 2022 مەشاریعەکان زۆر کراینەوە زۆر دەرفەت بۆ خەڵک ئیش دەرچوویە وەکی گوتی مەشاریعەکان بۆ هەموو خەڵکی ئەژنەبی خۆمانی یە عێراقی کوردستانی بۆ هەموو دەرفەتەکان هەیە. ئەم ساڵ زۆر باش بوو. حکومەتی هەرێمی کوردستان دەستە و بەرهێنان زۆر هاوکارن بەڕاستی زۆر یارمەتی خەڵکی دەدەن تەساهالاتی بۆ هەموو خەڵکی دەکەن استفادە لە کەرەستی خۆمان دەکەین. ئێمە بە نسبەی 75-80 کرێکاری خۆمانە خەڵکی خۆمانی نێمە دەرفەتی ئیش ئێستا زۆر بوویتەوە. ئەم داخواستکەین 23ژی پتر پشتەوانیا کەتێ تایبەت بگات چبوو هەر کەتێ تایبەت ژی پشتەوانە بۆ حکومەتێک و خەڵک بێشول کەتن هەمی وارەدا نەخواستمە وارێ گشت و کاڵی و سەکەنی
سیاحی هندی خلق ویره شول کرد ریما کردستان شول کرد که خلق پاره خو مستثمر نابطه داره بزنسوان پاره خو نابطه داره خلق استفاده لید بینیتن پتر در فتا کاری بو خلقی فد بیتن خلق برای خو ناتتا در و ام حس کن گلک پشتوانیا مستثمری بکتن و دوکل دورا دهو که 65 کارگه ما 2022 را زمانی دایه ایکلوا کارگه ها گرنگ چیمنتوی دهو که یه شیرمنیل زاخو ال سیمیلیه یه شربت سروشتی فی قسمه آمیدیه لآکر ما پروژه گمرک هفت چرخ کلفای 25 میلیون دلار میدای هوا برینه رکی لبردرش ما کجم 35 میلیون دلار ساردمنی گل کارگاه ها توتنه و گل پچینگ یک کشتو کالی همه فیقی درامت فلاح مدوال گرید پچینگ کن بود درمه والبابت الاداره سر بخول زاخو ما با 45 میلیون دلار و برهنان ما الویره شول کرده. بالنسبة سيكتري وبرهنان أو خلقاني كي ساعتون تبواري وبرهنان و زيادة رويان كردو لو برهناني خانو برو بروجين يشتجي هیوادارم بتوانن لە سێکتەرەکانی تریشا خزمەت بە سلێمانی بگەن هەر چەنان بە شتێکی باشە ئاوادانێکی زۆرە بۆ سلێمانی لە سێکتەرەکانی تری وەکو کارگە و کارخانەکانی شەهر محاولە بکەن ئەو ئیشانەش بگرینە دەست داواکەین لە حکومەت لە ساڵی داهاتووە بە بەرنامەیەکی جوانتر و بە تۆکمەتر دەست بەرێ بۆ ئیجازی بۆ وەبەرهێنانی خانوبەرە و نیشتەجێیەکان و محاولە بکەن جادەوبان ئاوەکان ئاوەڕۆ ئەمانش لەگەڵ پرۆژەکانە بخەنە بواری جێبەجێکردن و یا لەسەر وەبەرهێنەرەکان بێ یاخود خۆیان بە بەرنامەیەکی تر حکومەت ئەمانەشمان بۆ بکات لە ساڵی تازە ئینشاڵڵا. کۆی ژمارەی مۆڵەتەکانی وەبەرهێنان لە 2006 تاوەکو 2022 1995 مۆڵەتە و کۆی سەرمایەکانیشیان گەیشتۆتە 66 ملیار و 400 میلیۆن دلار. لە کابینەی نۆیەم پشتی شێر بەر سێکتەری پیشەسازی و بازرگانی و گەشتیاری کەوتووە. هەموو هەوڵێکی حکوومەتیش پاڵپشتیکردنی کەرتی تایبەت و ڕاکێشانی سەرمای بیانیە. ئەم هەنگاوەش ئاسۆیەکی ڕوون و گەشە بەرەو ئابوووریەکی بەهێز و ژێرخانێکی پتە و بۆ کوردستان.